ئێمە بەردەوام دەبین دوایی دەچینە لای میوانەکەمان قسە و زیاتری زۆر باشە باشە زۆر باشە ئێمە میوانێکمان لەگەڵدای وەکو پێشتریش ئاماژەم پێدا لەگەڵ ئەو قسەی زیاتر دەکەین کاک فەهمی بورهان سەرۆکی دەستەی گشتی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵماندایە. کاک فەهمی شەوتان باش، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لە ژووری هەواڵی کوردستان 24. ئەمڕۆ لە ئەنجومەنی وەزیران چۆن باسی دۆخی ناوچە کوردستانیەکان کرا؟ جەنابەت لەوێ بوویت. ئەم کاتتان باش کاک حاکم، سڵاو بۆ جەناب چوو بۆ بینەرانی بەڕێز. ئەمڕۆ بەڵێ ئێمە میوانداری کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران کرابووین. لە کۆبوونەوەکەیە لە بڕگەی یەکەمە ئێمە راپۆرتێکی تێرمان لەسەر ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیداری هەرێم پێشکەشی کۆبوونەوەکە کرد و هەم لە بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران و بەڕێز جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و بۆ کۆی وەزیرە بەڕێزەکان هەمیان راپۆرتەکانمان خستە بەردەستیان، راپۆرتەکەیان بینی و لە دانیشتەکە ئێمە بارودۆخی ناوچە کوردستانیەکان بە شێوەیەکی گشتی لە ڕێگای دیکۆمنت و ئەرگۆمنت لە دەرەوەی قسە ڕیزکردن خستە بەردەم کۆبوونەوەکە و بەوردی قسەمان لەسەر ئەو بارودۆخە کرد کە ئێستاکە کورد لەو ناوچەیە تیا ئەگوزارێت و بارودۆخی جوتیارەکانمان زەوی کشت و کاڵی جیاکاری لە خزمەتگوزاری و دروستکردنی دەیان و سەدان گەڕەکی تازەی عەربنشین لەو ناوچانە و ئەو تەداخولانی کە هێز بڵێن سوپای عێراقی لەو ناوچانە ئەیکات و هەموو ئەو بارودۆخەی کە ئێستاکە لە غیابی دەسەڵاتێکی هاوبەشی لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقیات چی ڕوئەدات ئێمە بە ئامانەتەوە لە کۆبوونەوەکەیە وەکو مەسئولیەتێکی تاریخی کە لەسەر شەرمانە خستمانە ڕوو و لەبارەیەوە گفتوگۆی ورد و هەمەلایەنەکرا. زۆر باشە کاک فەهمی، لێژنەیەک دروست کراوە، من دەمەوێت لەسەر ئەو لێژنەیە قسەمان بۆ بکە، ینی وردەکاری پێکەنانی لێژنەکە بۆ دۆخی ناوچە کوردستانیەکان چۆنە؟ من لە ڕاستیا پێش ئەوەی دروستکردنی لیژنەکە ڕوون بکەمەوە ئێمە دوای ئەوەی کە راپۆرتەکەمان خستە بەردەم کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران لە دوای راپۆرتەکەی ئێمە جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران قسەی لەسەر راپۆرتەکەی ئێمە کرد و لە نەتیجەی گفتوگۆکردن لەسەر راپۆرتەکەی ئێمە حەقیقەت لەسەر بارودۆخی سیاسی کوردستان و عێراق قسەی کرد و ئەو بڕوای وا بوو کە ئەمەی کە ئێستاکە عێراق تەجروبەکەمان و ئەزمونونەکەی پێوە مەشغوڵ کردووە، ئەمە ئەو ئامانجە نییە کە گەلی کوردستان بە درێژایی مێژوو خەباتی بۆی کردووە. بۆیە ئەو پێی وا بوو جەوهەری خەباتەکەی ئێمە ئیشکردن لەسەر ناوچە کوردستانەکان و لەسەر کێشەی خاک و ئیشکردن لەسەر مەسەلەی خاک و لەسەر مەسەلەی کەرکووک ئەوە جەوهەری ئەو خەباتەیە کە بە درێژایی مێژوو کورد لە پێناوی جەنگاوە و لە دوای جەنابی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران لەسەر هەمان ئەو راپۆرتەی من قسەی کرد بە هەمان شێوە ئەویش ڕوونی کردەوە کە ئێمە دەبێت مەسەلەی کەرکووک و مەسەلەی خاک و مەسەلەی کێشەی ناوچە کوردستانیەکان یعنی ببێتە ئەولەوێت بۆ کارکردنمان و بۆ داهاتووی خەباتی کاری حکومڕانی و فەرمانڕەواییمان. یعنی ئەوەی کە من لەم کۆبوونەوەیە بینیم حەقیقەت ئەمێ بۆ تاریخ باسی بکەم ئەو ئاوێتە بوونەیان ئەو جۆرە لێک تێگەشتنی کە لە بینی جەنابی سەرۆکی حکوومەت و جەنابی جێگری سەرۆکی حکوومەت بینیم حەقیقەت ئێجگار دڵی خۆش کردم، تێگەشتم کە زۆر جار ئەوەی کە لە دنیای دەرەوە ئەوترێت کە ئەمانە لەسەر کەرکووک و لەسەر خاک و لەسەر هەموو شتێک ناکۆکن حەقیقەت بەو جۆرە نەبوو و جگە لەوەش کە ئێمە هەم راپۆرتەکەمان زۆر دەستخۆشی لێکرا لەلایەن جەنابی سەرۆکی حکوومەت و جەنابی جێگری سەرۆکی حکوومەتەوە. یعنی ئەوەی کە من زانیم و دوای پیان وتمەوە یەک بوو لەو راپۆرتانی کە زۆرترین وەزیر لە ناو کۆبوونەوەکە مناقەشەی لەسەر کراوە بە ڕێژەی 11 وەزیری بەڕێز قسەی لەسەر راپۆرتەکەی ئێمە کرد، ڕەئی هەبوو لەسەر راپۆرتەکەی ئێمە و ئەوەی کە قسەشی نەکرد بەڕاستی پەرۆشێکی ئێجگار زۆری هەبوو بۆ ئەو مەسەلەیە. واتە مەسەلەی کەرکووک و مەسەلەی ناوچە کوردستانیەکان بە جۆرێکی زۆر گرنگ ئاوێتی ناو کۆبوونەوە کە بوو جۆرێک لە کۆدەنگی دروست کرد کە بگەن ئەو قەناعەتی کە دەبێت لیژنەیەک دروست بکرێت و ئەم لیژنەیە وەزیفەی بەدواداچوونی کێشەکانی ئەو ناوچەیە بێت. هەڵبەتە من ئەوەم ڕوون کردەوە بۆ
کۆبوونەوەکە کە داوای ئەوەم کرد ئێمە کۆنفرانسێک ببەستین و لەم کۆنفرانسەیە هەموو نوێنەرانی کورد بەشداری تیا بکەن بەبێ ئیسیسنا و نمونەی کۆبوونەوەی خۆم هێناوە لەگەڵ بەڕێز شاخەوان عەبدوڵڵا لەوێ لە داوام لێکردوتم جەناب جێگری سەرۆکی پەرلەمانی لەسەر نوێنەرایەتی کورد نەک پارتی و وەزیفەی تۆ وەزیفەیەکی کوردستانیە بۆیە من وەکو حکومەت هێرێم داوار لێ ئەەکەم کۆبوونەوەیەکم بۆ ڕێک بخەی لەم کۆبوونەوەیە سەرۆکی هەموو فراکسیۆنە کوردیەکان بەشداری تێ بکە من دێمەوە بەغا بۆ ئەوەی لەگەڵیان قسە بکەین من ئەمەم تەرەح کرد و داوام کردوتم جەنابی سەرۆکی حکومەت جەنابە دییان دەبێت جەنابی کاقوبات بێتە ناو ئەم کۆبوونەوە سەرپەرشتی ئەم کۆبوونەوە بکات ئەوەی کە زۆر جێ خۆشحاڵی بوو ئەو بوو کە جەنابی سەرۆکی حکومەت وتی ئێمە هەردووکمان دێین و ئەو مەسئولیەتی هەردووکمانەوە دەبێت ئێمە هەردووکمان بەشداری ئەم کارانە بکەین بۆیە لە نەتیجەی ئەم گفتوگۆیە و لە نەتیجەی ئەوەی کە مەساحەیەکی گەورەتر لەوەی کە بۆ مندانرا بوو بۆیان فراوان کردم بڕیاردرا لیژنەیەک دروست بکرێت و لیژنەکە لە هەموو پێگە دەسەڵاتدارەکانی حکومەتی هەرێمی کوردستانە و وەزیفەی ئەم لیژنەیە ئەوە ئەبێت کە بە بەردەوامی چاودێری ئەو ناوچەیە بکات و گفتوگۆ بکات لەگەڵ حکومەتی عێراقیە واتە ئەبێتە مەطبەخێک ئەبێتە غورفەیەک کە لەو غورفەیە بیر ئەکرێتەوە چۆن استراتیژی خاک و چۆن مامەڵە لەسەر مەسەلەی کەرکووک و ئەو ناوچانە بکرێت بە بێگومان من ئەمە بە یەکێک لە دەستکەوتەکانی دەستەی ناوچە کوردستانیەکانە بینم و سوپاس بەخوا ئەوەی کە بینیم ئەو کۆدەنگیە بوو کە لەناو کۆبوونەوەکەیە و ئەو لێکتێگەیشتنە بوو کە لەناو کۆبوونەکەیە بە گیانی بەرزی نیشتیمانی و یەکتیمی کە ئەمە جێگەی ئەوەیە کە بڵێ میشەڵا قۆناغێکی نوێی خەبات لە پێناوی کەرکووک و ناوچە کوردستانیەکانە دەست پێ ئەکات زۆر باشە کاک فەهمی ئێوە بەڕێستان سەردانی بەغداتان کردووە بەڵام پرسیارەکە ئەمەیە ئایا بەرپرسان لە حکوومەت و پەرلەمانی عێراق لەبارەی دۆخی ناوچە کوردستانیەکانەوە چی دەڵێن ئەوان ڕایان چییە؟ دیار ئێمە لە بەغداد دوو جیهەت ئەبینین بەشێکیان وەزیرەکانی خۆمانن کە وە لەگەڵ کاربەدەستانی خۆمان لە پەرلەمان من دیداری یەکەمم لەگەڵ کاک دکتۆر خالید شوانیا بوو و پاشان لەگەڵ کاک دکتۆر شاخەوان عەبدوڵڵا بە بێگومان ئەوان وەکو ئێمە بیرەکەنەوە و ئەوان بەشێکن لەم ئەنزیمەی ئێمە لە حکومڕانی ڕاستە لەوێ وەزیفە و مەسئولیەتیان هەیە و دیداری دووەممان لەگەڵ کاربەدەستانی حکوومەتی عێراقی بوو ئەوەی کە گرینگە من لە کۆبوونەوەکانە کە ڕوونمە کردەوە جۆم لیانە بوو ئەمەی خوارەوە بوو من پێم ئەوەم ڕوون کردەوە کە ئێمە ئەکرێت لەسەر مەسەلەی مالی ڕێک ئەکەوین هەندێک بەدڵی ئێمە بێ و هەندێک بەدڵی ئێوە بێ دوجار ئێمە ڕێک ئەکەوین لەسەر مەسەلەی گەنمی جوتیارانی هەرێمی کوردستان چەند تەن بێت هەندێک لە ئێمەکەم و هەندێک لە ئێوەکەم دوجار ڕێک ئەکەوین بەڵام ئەوەی کە بەلای ئێمەوە مساومەی لەسەر ناکرێت مەسەلەی خاکە و مەسەلەی کەرکووکە و مەسەلەی خانەقین و شنگالە بۆیە لە ڕاستیە من بە شێوەیەکی گشتی ناتوانم بڵێم جدیات ئەبینم و ڕوئیایەکی وازەح نابینم بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە بەڵام حقیقەتیش لە کۆبوونەوەم لەگەڵ وەزیری زراعی بەغدایە یعنی تەفاهومێکی هاوبەش هەبوو جەنابیان زۆر بە وازحی ئەوەیان ڕوون کردەوە کە بەڵێ مادەی 140 تەنها هۆکاری چارەسەرکردنی بنچینەی کێشەکانی ئەو ناوچەیە ئەمەش ئەو قسەیە کە ئێمە ئەیکەین ئەمەش ئەو قسەیە هەر خۆم لەگەڵ جەنابتە لە 2 ساڵی ڕابردووە چەندین جار تەئەکیدمان لێ کردوێتەوە بۆیە یعنی هەستم کرد ئەوانیش پەرۆشن بۆ ئەوەی ئەم کێشەیە چارەسەر بێ بەڵام ڕەنگە بە ڕوئیای خۆیان بێت ڕەنگە بە دیدی خۆیان بێت کە ئەمەش بۆ ئێمە جارێکی تر جێی پرسیارە ئێمە ئەمانەوێت کێشەی ئەو ناوچەیە چارەسەر بێت بەناسنامەیەکی عێراقی بەڵام لە جوگرافیایەکە کە پێوتێت جوگرافیایەکی کوردستانی زۆر باشە حکوومەتی هەرێمی کوردستان کاک فەهمی دەیەوێت دەستور بکرێتە بنەمای چارەسەرکردنی کێشەکان بە هەموو جۆرە کێشەکان لە ناوچە کوردستانیەکانیش کەواتە وەڵامێک لە بەغدا بۆ ئەمە هەیە دەیانەوێ ئەوانیش بە پێی دەستور چارەسەری ئەم کێشەیە بکەن لە هەموو دانیشتنەکانمانە ئەوانیش تاکید لە مەسەلە دەستوریەکانەکەنەوە حقیقت بەڵام ئەوەی کە جیاوازە یعنی ئەم من لە کۆبوونەوەکانمە تەمان من لەگەڵ ئەو لیژنێشە کۆبوومەوە کە جنابی سوودانی پێکی هێناوە لە 7 وەزارەت پێک هاتووە وەزارەتی بەرگری وەزارەتی زراعە وەزارەتی ئاوەدانکردنەوە وەزارەتی دارایی وەزارەتی پلاندانان یعنی هەموو ئەوەی کە دەسەڵاتیشیە لە بەغا وەزارەتێکیان بۆ دروست لیژنەیەکیان بۆ دروست کردوون کە مسپاسی دکتۆر خالی شوانیەکەم ئەو دەرفەتەکەی بۆ ڕەخساندم وەکو وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان بچین لەگەڵیانە دابنیشین و لەوێش بە هەمان شێوە تاکیدمان لەسەر چی کردەوە لەوەی کە دەستور ببێتە بنەمای جێبەجێکردنی چارەسەرکردنی کێشە
وێرەشەکان واتە دەستور لە خاڵی یەکەم تا کۆتایی دەبێ هەمووی جێبەجێ بکرێت نەک ئەوەی کە ئەم بەدڵێتی بکرێت و ئەوەی کە لە بەرژەوەندی نیە فرامۆش بکرێت حقیقت ئەوانیش پێدا هەمان ڕەیان هەیە بەڵام ئەوەی کە من لە هەردوو کۆبوونەوەکەیە پیانمود ئەوەیە کە ئێوە لە کۆبوونەوەکە لەگەڵ ئێمە قسەی زۆر باشەکەن و من ئەتوانم دڵنیات کەمەوە قسەی لە ئێمەش باشتر ئەکەن بەڵام پیانم وتم ئەوەی کە ڕەنگ ئەداتەوە لە ئەرزی واقعە ئەوە نییە کە ئێوە لە کۆبوونەوەکانە بە ئێمە یاڵێن و ئەو بڕیارانی کە دەری ئەکەن لە ئەرزی واقعە ئەوەی کە ڕوو ئەدات و جێبەجێ ئەکرێت ئەو بڕیارە باشانە نییە کە ئێوە دەریەکەن شتێکی ترە بۆیە دەبێت ئێمە کارتەکانمان بۆ یەکتر ئاشکرا بێت ئەگەر یەک حکوومەتە و یەک دەوڵەتە و یەک دەستورە نابێت لە کوردەواریەکە ئەوەیە کە ئەوترێ بانێک و دوو هەوا بێت تۆ بڕیاری باش دەرکی بەڵام لە خوارەوە دەوائیرەکانت تێبگەێنی ئیش بە بڕیارەکە نەکرێت بۆیە حقیقت من هەموو ئەمانم زۆر بە سەراحەت باس کردووە بۆ لەبەروی من لە مەسئولیەتی مێژووی سەرشانی خۆمان ترساوم کە ئەچمە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی خۆمانەوە دێ بە ئەمانەتەوە ئەم حقیقەتە باس بکەم کە بەڕاستی ئەمڕۆ بە ئەمانەتەوە ئەم حقیقەتەمان گیانە کۆبوونەوە و زۆرترین گفتوگۆ لەسەر ئەم بابەتەی من کرا کە زیاد لە دوو کاتژمێری خایاند زۆر باشە کاک فەهمی بە ئومێدی ئەوەی کە کاتێکی کە جارێکی تر قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە بکەین زۆر بەڕێز فەهمی بورهان سەرۆکی دەستەی گشتی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵمان بووی گەلێک سوپاس بۆ ئێوە سوپاس بۆ ڕوونکردنەوەکانتان شەوتان باش